پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو شەهیدانەکەم ئەو ژنە قارەمانانەی کەوا ڕۆڵەکانی خۆیان بەخشی لە پێناو ئازادی و ڕزگاری کوردستاندا. ئازادی ئەمڕۆ ئەم هەڵبژارنەی ئەمڕۆ بەرهەمی خوێنی شەهیدانە، نابێ هیچ کەسێ ئەمەی لە یاد بچێت. پرۆسەیەکی هەتا بڵێ سەرکەوتوو بوو، ئیشاءڵڵا سەرکەوتووتر بێت، ئیشاءڵڵا گەلی کورد بە هەموو ئامانج و ئاواتەکانی خۆیەگا، ئیشاءڵڵا داگیرکەران و ناحەزانی کورد چاویان کوێرە بێت لە ئازگەلی کووردا، لەبەرەوەی گەلی کورد بە هیچ شێوەیەک نافەوتێ، بە هیچ شێوەیەک ناڕوخێ، هەر سەرکەوتوو هەردەم سەرکەوتووە بێت. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە، پێویستە هەموو گەلی کورد هەستێ دەنگەکەی خۆی بدا، با دەنگی کورد هەموو بگەینە جیهان، پێویستەکە هەمومان بین دەنگ بدەین، چونکە کورد پێویستی بەم دەنگەی تۆیە، هەموو لە ئەگلەیەک و ناخۆشێک لاوە بنێن، وەرن دەنگی خۆتان بنێن، دەنگەکانتان بدەن، با بڵێن کورد هەیە، دەنگەکانی خۆتان بگەنە جیهان، بڵێن کورد نەمردووە، کورد هەیە و کورد قەت نامرێ. وەڵی زۆ گرنگە گەنجەکانی کورد بە هەموویان بە تایبەتی کەرکووک بێن هەمویان دەنگ بن لەبەرەوەی مستەقبەلی خۆیان و هەم مستەقبەلی کەرکووکیش بۆ کوردەکە بە یەکلایی بکەنەوە. تۆ ناوت بە شەهیدیش تۆمار کرابوو کە گوتیان گوایە شەهید بوویتە، پەیامت چییە بۆی کە یعنی ئەو ڕۆژانە دووبارە نەبێتەوە، ئێستا کە قوڕگت پڕ لە گریانە تۆ ینی بە کەسوکاریشت پێم وابێ وترابوو کە شەهید بوویتە، هەستت چییە لەم کاتەیە؟ من وەکو کەسێک لەم شاری کەوایە من شەهید بوومە لە پێناوی کەرکووک یەکێتی نیشتمانی کوردستان، ماڵ و مناڵەکەشم شەهید بێ، هیچ بەخاڵمانەیە. بەس ئەومان لەبیر نەچێ شەهیدەکانی حەویجە کەوانی شەهید بوون، هەر هەڵاوتێکە لە ماڵەوە ئەتا ئیسەکانە دەگەینەوە بێن دەنگ بدەن لەبەر خاتری ئەو شەهیدانە و لستی 142 یەکێتی نیشتمانی کوردستان ئینشاءڵڵا ئەمڕۆیە بەیانی سەرکەوتنیشی گەورە ئاهەنگێکی گەورە لە کەرکووک ئەگەیڕین، وەکو جەنابی سەرۆک پاڤێڵ وتی کەرکووکەوە فەقەت کەرکووکەوە هەر کەرکووک شەمینێتەوە، هەتا ئەرمێنین هەر یەکێتی نیشتمانی کوردستانە و 142 لە خوێنمانایە بەدەخێن ئەوان بە فشک و بە دەبابە و بە عسکەری هاتنەجێ، ئێمە بە پەنجەکانمان بە قەڵەمەکانمان جوابیانە دەینەوە. تۆ ناوت بە شەهیدیش تۆمار کرابوو کە گوتیان گوایە شەهید بوویتە، پەیامت چییە بۆی کە یعنی ئەو ڕۆژانە دووبارە نەبێتەوە، ئێستا کە قوڕگت پڕ لە گریانە تۆ ینی بە کەسوکاریشت پێم وابێ وترابوو کە شەهید بوویتە، هەستت چییە لەم کاتەیە؟ من وەکو کەسێک لەم شاری کەوایە من شەهید بوومە لە پێناوی کەرکووک یەکێتی نیشتمانی کوردستان، ماڵ و مناڵەکەشم شەهید بێ، هیچ بەخاڵمانەیە. تا چەند ینی ئەمە گرنگە بۆەوەی کە ئەو ڕۆژانە دووبارە نەبنەوە ئەم دەنگدانە؟ ئەم دەنگدانانە 18 ساڵ ئەو زانونایە لە شاری کەرکووک دەنگدانە نەکراوە، هیوادارم کورس سەرکەوتون بەدەست بێنێ و ئێوارەش ئینشاڵڵا لە دوای سەعات حوتی ئێوارەوە هەنگێکی گەورە سەرکەوتن سازەکەین لستی 142 یەکێتی نیشتمانی کوردستان ئینشاڵڵا یەکەمە بێت لە شاری کەرکووک هەموو کوردستان. زۆر سپاس. بەڕاستی خەڵکی کەرکووک لە گەڕەکی پەنجاعەلی ئێمە خۆم وەکو شخصی ماڵمان لە ڕحیماوە لە هاتوون بۆ گەڕەکی پەنجاعەلی بۆ مەکتەبزانە هەر هەمومان دەنگمان داوە، بەڵام بە شەرت ئیشێکی تایە، جیازەکان زۆر سستن، ئیشەکانیان زۆر بە سستێڕە، هیوادارم خەمخۆرێ بێ بەهانامانەوە بۆ بتوانین ئەو دەنگانە بە تەواوەتی بدەین. سپاسدانەکەم. هێشتا لە بەیانیان هێشتا کاتەکە هێشتا زووە چنە گرنگە خەڵک بە شێوەیەکی باشتر بەشداری هەڵبژاردن بکات. بە تاکید ئەمڕۆ ڕۆژی کەرکووچیەکانە، ڕۆژی کەرکووچیەکانە، هیوادارم هەموو کەرکووچیەکان بێن بۆ دەنگدان، هەر ئەم لاولان نەبێ بەها بەخاوینێن بۆ نان ئیشان چێ لەماڵ با سەیرە عەرەبەکان کە بزان چۆن بۆ دەنگدان، بزانە عەرەب مشۆکە چەند پاسی عەرەبی داخلی کەرکووک کردو هاتووە بۆ دەنگدان، ئێوە خەڵکی کەرکووک ناتوانن بن بۆ دەنگدان، هەر عیبە بۆ کەرکووچەکان بێمە دەنگ نادەین یان دەنگ نادەین. هیوادارم هەموو کەرکووچەکان دەنگ بە 142 بدەن، هەموو کەرکووچەکان دەنگ بە یەکێتی نیشتمانی کوردستان بدەن، بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەم شارەیە باڵا دەست بێ، هەموو شتێ بۆ خەڵکی کەرکووک بکات. خەڵکەکە بە گروپی هەموو بچێتە سەر سندوقەکەی پەنجەی خۆی بەجێ بێ، لێمەس لۆریەکانمان لەبیر نەچێتەوە، بەحسیمان لەبیر نەچێ، ڕاکڕاکمان لەبیر نەچێ، هەمووی خەڵک دەنگ بدە، هیوایەتمە ئەو خەڵکە کشتی بە کوڕی بێ دەنگ بدە، هەمووی بە زۆری بێ، کشتیچی لە ماڵ بەجێ نەمێنێ، کشتی بێ، هیوایەتم ئەوەیە.